وەزارەتی داد هەستاوە بەکردنی گرێبەستێک لەگەڵ کۆمپانیایەکی حزبی بۆ پێدانی عەریزە نووسەکانی دادنووسەکان بە کەرتی تایبەت کە ئەمەش هەم پێچەوانی یاسایە هەم پێچەوانی دادپەروەریە. لەبەرەوەی پێدانی ئەم عەریزە نووسانە بە کەرتی تایبەت کە لە پێشدا تەنها بڕی 3000 تێچوو 2000 بۆ 3000 تێچوو لە ئێستاە کە بڕی 15000 تێچێ کە پێشتر بڕی 25000 تێچوو. ئەمە سەرڕای ئەوەی کە نایاسایی و نادادپەروەریە بارگرانێکی زۆریشی کردوێتە سەر ژیانی هاوڵاتیان و وە بە سەدان عەریزە نووسیشی بێکار کردووە. بۆیە ئێمە بە ئەم کارە بە نایاسایی ئەزانین و هەر پێشتریش لەلایەن پارێزەرێکی بەڕێزەوە بە سفەتی هاوڵاتی لە دادگای ئیداری هەولێر داوایەکی لەسەر ئەمە تۆمار کردووە و داواکەش بڕیاری داوە بە ئێلغاکردنەوەی بەڵام بڕیاری داوە بە نایاساییبوونی پێدانی عەریزە نووسەکان بە کەرتی تایبەت. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان یاخود وەزارەتی داد هیچ ڕێزێکی لە بڕیاری دادگای ئیداری هەولێر نەگرتووە کە بڕیاری دادگای ئیداری یەکێکە لەو بڕیارانەی کە لەلایەن هەر هاوڵاتیەکە ئەتوانێت داوای جێبەجێکردنی بکرێ لەبەرەوەی لە بەرژەوەندی گشتیە پەیوەندی بە ئیدارەوە یا پەیوەندی بە مافی گشتیەوەیە. بۆیە ئەمە بە نایاسایی ئەزانین وە کاریشمان لێ کردووە ئەمڕۆ هەستاوین وەکو ڕێکخراوی ئاران یادداشتێکمان داوە بە سەرۆکایەتی داواکاری گشتی سەبارەت بە ئەوەی بە نایاساییبوونی لە دوو خاڵە. یەکەمیان پێشتر کە دادگای ئیداری وەکو باسمان کرد کە بە نایاسایی دایناوە داوامان لە داواکاری گشتۆکاری لەسەرکە ئەمە یەکێکیان دووش ئەمە کە دراوە بەم کۆمپانیایانە کە تەنها بۆ بەرژەوەندی کۆمپانیاکەی و هیچ بەرژەوەندی هیچ لایەنێکی تریتیانە نە بەرژەوەندی حکوومەتی تایە نە بەرژەوەندی هاوڵاتیایە تەنها بەرژەوەندی چەند کۆمپانیایەکی حزبی تایە و کاتێکش کە دراوە بە ئەم کۆمپانیایانە بەبێ هیچ کەمکردنەوەیکی ئاشکرا کراوە. ینی چەندین کۆمپانیا کە ئێمە قسەمان لەگەڵا کردووە باسی کردووە ئەڵێت ئێمە ئەگەر ئەو کارێ بکەین ئەو عەریزە نووسەکان ئەڵێ و عەریزانە بڕی تێچوونەکەی 4000-5000 تێناپەڕێت بەڵام لە ئێستاە کە بڕی 15000 وەرەگرێ. ئێمە پرسیار لە وەزارەتی دا دەکەین پێشتر کە بڕیاری دا و بە 25000 بکرێت یعنی چەند ڕۆژێکی بە 25000 کرا بەڵام دوای ئەوەی کە ناڕزایەتیە دروست بوو ڕاستەخۆ توانی 10000 لە لابدا. ئەمە بەڵگەی تەواوە بۆ ئەوەی کە تێچوونەکەی زۆر کەمترە لەسەر ئەوە.